ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. پاکردنەوەی ژینگەی شارستانی کرێند لە زەبڵە و پاشماوە. بارینی باران واتنی لافاو لە سەردەشت و مەهاباد. گیانلەدەستانی کرێکارێکی خەڵکی سەڵماز لە باکووری کوردستان. هۆشداری لێبوورنی نێودەوڵەتی سەبارەت بە بڕینەوەی 53 بەندکراو لە ورمێ. کۆبوونەوەی بنەماڵەی بێسەر و شوێن کراوان و بەندکراوانی سیاسی لە باکووری کوردستان. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر چالاکێکی کرێکاری لە ڕەشت. برینداربوونی 26 قوتابی لە جادەی مەلەکان بۆ بۆناب و مانگرتنی کرێکارانی پاکبان لە وڵاتی بریتانیا. پاکردنەوەی ژینگەی شارستانی کرێند لە زەبڵە و پاشماوە. ڕۆژی شەممە 16 خاکەلێوەی 1404 یەتاوی ئەندامانی ئەنجومەنی سەروی سەوزی داڵاهۆ لە شارستانی کرێندی غەرب لە هەڵمەتێکدا ژینگە و سروشتیە و شارەیان لە زەبڵە و پاشماوە پاک کردەوە. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئەندامانی ئەنجومەنی سەروی سەوز هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان پەیوەست بەو چالاکیە بوون و لە پەیامێکدا داوایان لە خەڵکی کوردستان کرد خۆیان لە ئاسپاراستنی ژینگە بە بەرپرسیار بزانن. ژینگە پارێزانی کرێند هەروەها داوایان لە گەشتیارانیش کردووە کاتێک سەردانی سەیرانگەکان دەکەن زەبڵ و پاشماوە بە دوای خۆیاندا بەجێ نەهێڵ. بارینی ڕێژنەی باران و هاتنی لافاو لە شارەکانی سەردەشت و مەهاباد. ڕۆژی شەممە 16 خاکەلێوە بەهۆی بارینی ڕێژنەی باران شەقام و کۆڵانەکانی شارەکانی مەهاباد و سەردەشت پڕ لە ئاو سێڵاو بووە و ئاو چۆتە نێوماڵی خەڵکەوە. بە پێی راپۆرتی میدیاکانی نێوخۆی وڵات، جادەی سەرەکی مەهاباد بۆ سەردەشت بەهۆی هاتنی لافاو داخراوەوە لە شاری مەهاباد هاوچۆتە نێوماڵی خەڵک و زیانێکی زۆری بە دانیشتوانی ئەو شارە گەیاندووە. لە هەواڵێکی دیکەدا بارینی ڕێژنەی باران بۆتە هۆی ڕووخانی بەرد بەسەر جادەی سنە بۆ کامیاران و هاتوچۆی لەو مێحوەرە تووشی کێشە کردو. گیانلەدەستانی کرێکارێکی خەڵکی سەڵماز لە باکووری کوردستان. ئێوارەی ڕۆژی هەینی 15 خاکەلێوە حسێن نەسیری کرێکاری بیناسازی و خەڵکی گوندی سنجی سەر بە شارستانی سەڵماز لە کاتی کارکردن لە شاری مەڵاتیەی باکووری کوردستان بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لێدەستاوە. بە پێی زانیاریەکان حسێن نەسیری لە کاتی کارکردن لەسەر بینایەکی چەند نهۆمی لە شاری مەڵاتیە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە نهۆمی دووەمەوە کەوتەتە خوارەوە و پاش چەند کاتژمێر بەهۆی خوێن بەربوونی مێشک بەداخەوە گیانی لەدەستا. کوژرانی کوڕێکی گەنج لەلایەن دایک و خوشکێوە لە شارەی شاهێندێش. لە ڕۆژانی ڕابردوودا کوڕێکی تەمەن 31 ساڵی خەڵکی شاهێندێش لەلایەن دایک و خوشکێوە بە چەقۆ کوژراوە. بە پێی زانیاریەکان دایک و خوشکی قوربانی لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون و ڕایان گەیاندووە کە بەهۆی کێشەی خێزانی ئەو تاوانیان ئەنجامداوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی قوربانی و بکوژان بڵاو نەکراوەتەوە، بەڵام کارناسانی کۆمەڵایەتی سەبارەت بە پەرەسەندنی خەسارە کۆمەڵایەتیەکان هۆشداریان بە دەوڵەت داوە. هۆشداری لێبوورنی نێودەوڵەتی سەبارەت بە بڕینەوەی 53 بەندکراو لە زیندانی ورمێ. ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی ڕۆژی شەممە 16 خاکەلێوە لە بەیاننامەیەکدا سەبارەت بە جێبەجێکردنی حوکمی بڕینەوەی 53 بەندکراوی ڕاگیراو لە زیندانی ورمێ هۆشداری بە بەرپرسانی قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامی داوە. لە بەیاننامەی لێبوورنی نێودەوڵەتی داهاتووە حوکمی بڕینەوەی پەنجەی هادی ڕۆستەمی، مێهدی شەریفیان و مێهدی شاهیوەند سزایەکی بێڕەحمانە و نائینسانانە، بنپێکردنی مافی مرۆڤ و نیشانەی مامەڵەی جیاوازی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لەگەڵ تۆمەتبارانی تاوانی دزیە. ئەو ڕێکخراوەیە هەروەها ئاماژەی بە ڕەوەندی دادرەسی نادادپەروەرانە و وەرگرتنی ئاعترافی ئیجباری لەو سێ بەندکراوە لەژێر ئەشکەنجەدا کردووە و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکومەکان و هەروەها ئازادیان بوو. کۆبوونەوەی بنەماڵەی بێسەر و شوێنکراوان و بەندکراوانی سیاسی لە باکووری کوردستان.
ڕۆژی شەمە بنەماڵەی بێسەر و شوێنکراوان و بەندکراوانی سیاسی نەخۆش لە زیندانەکانی تورکیا لە چەند شاری باکووری کوردستان دژ بە دەوڵەتی ئەردوغان خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان بنەماڵەی بێسەر و شوێنکراوان لە شارەکانی ئامەد، ئێلحوج و لە مێرگ لە بەردەم ناوەندە قەزاییەکانی تورکیا کۆبوونەتەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیان بوون. لەلایەکی دیکەوە بنەماڵەی بەندکراوانی سیاسی نەخۆش لە زیندانەکانی ئەزمیر و ئیستانبول لە دوو کۆبوونەوەی جیاجیا داخوازیاری دەستڕاگەیشتنی ئازیزانیان بە دەرمان لە دەرەوەی زیندان بوو. درێژەی ناڕەزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان. کەشاوەرزانی ئیسفەهانی و خەڵکی ئەو شارە ڕۆژی شەممە بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژمنەدانی حەقاوە خۆپێشاندانیان کرد. بە پێی زانیاریەکان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری ئیسفەهان پەیوەست بە ڕێپێوانی کەشاوەرزان بوون و بە وتنەوەی دروشت خوازیاری دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی نیشانداوە. جوتیارای ناڕازی ڕایانگەیاندووە کە ماوەی 2 ڕۆژە ئاوی زایندەڕوود بەردراوەتەوە، بەڵام ئێمە فریوی نەمایشەکانی دەوڵەت ناخۆین و خوازیاری زایندەڕوودێکی هەمیشەیین. هەروەها دەوڵەتە بێ زیانی کەشاوەرزان قەرەبوو بکاتەوە و ئەو کارگە سەنعەتیانەی ئاوی زۆریان دەوێت بۆ ناوچەکانی دیکە بگوازێتەوە. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر چالاکێکی کرێکاری لە ڕاشت. لە ڕۆژانی ڕابردوودا کەریم خوجەستە، چالاکی کرێکاری خەڵکی ڕەشت و بەندکراوی سیاسی پێشوو لەلایەن ئیدارەی تڵعاتەوە بە تۆمەتی بەغی دەست بەسەر و بۆ زیندانی لاکانی ڕەشت گوازراوەتەوە. ڕۆژی 23 ڕەشەمەی 1403 هەتاوی هێزە ئەمنیەتیەکان هێرشیان کردە سەر شوێنی کاری کەریم خۆجەستە لە شاری خۆمام و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کرد. لە ڕۆژانی ڕابردوودا و چالاکە کرێکاریە بەبێ لێپرسینەوە لەلایەن دادگای ئینقلابی گیلان بە بەغی تۆمەتبار و بۆ زیندانی لاکان ڕاگوێزراوە. شانی باسە کە مانگی پوشپەڕی ساڵی ڕابردوو شەو چالاکە کرێکاریە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام دەست بەسەر و پاش 4 مانگونی و زیندان ڕۆژی نۆی سەرماوەز 1403 هەتاوی بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرابوو. برینداربوونی 26 قوتابی لە جادەی مەلەکان بۆ بۆناو. ڕۆژی شەمە 16 خاکەلێوەی 1404 هەتاوی سرویسی گواستنەوەی قوتابیان لە جادەی مەلەکان بۆ بۆناو وەرگەڕاوە و بۆ هۆیەوە 26 قوتابی بریندار بوون. بەوتەی پۆلیسی هاتوچۆی پارێزگای ئەزەربایجانی شەرقی ئەو ڕووداوە بەهۆی بارینی باران و خراپی جادە ڕوویداوە. لە ئاکامی ڕووداوەدا 26 قوتابی بریندار بوون کە برینی 3 کەسیان سووک بووە و 3 کەس هاوڕێ لەگەڵ شۆفیری مینوبۆسەکە بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. پێدانی مەرەخەسی دەرمانی بە داود ڕەزەوی لە زیندانی ئەڤین. ڕۆژی شەمە داود ڕەزەوی ئەندامی سەندیکای کرێکارانی شیرکەت واحدی تاران کە لە ڕێکەوتی 5 ڕەزبەری ساڵی 1401 هەتاویەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا بوو، پاش 954 ڕۆژ بەندکران بۆ ماوەی 5 ڕۆژ مەرەخەسی دەرمانی پێدراوە. داود ڕەزەوی تەمەن 65 ساڵ لە ماوەی بەندکرانیدا تووشی چەندین نەخۆشی بووە، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کرابوو. سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران وێڕای پیرۆزباییکردن لە داود ڕەزەوی خوازیاری ئازادی ئەو چالاکە کرێکاریە ئیبراهیم مەدەدی و هەموو بەندکراوانی سیاسی. مانگرتنی کرێکارانی پاکبان لە بەریتانیا. ماوەی 2 ڕۆژە کرێکارانی پاکبانی شاغڵ لە شارەداری بیرمەنگامی بریتانیا دژ بە کەمی هەغدەست مانیان گرتووە و زەبڵێکی زۆر لە شەقام و کۆڵانەکانی ئەو شارە کەڵەکە بووە. بەوتەی کرێکارانی ناڕازی شارەداری بیرمەنگام سەرنجی بە داخوازیەکانیان نەداوە و هەوڵەدات کرێکارانی ئەو ناوەندە لانی کەمی هەغدەستی دیاریکراو لەلایەن شۆڕای شارەوە قبول بکەن، بەڵام کرێکاران ڕازی نەبوون و درێژیان بە مانگرتن داوە. ناڕەزایەتی کرێکاران بە دوای گرژی واڵۆزی نێوان شۆڕای شار و یەکێتی کرێکاران دەستی پێکردووە، هەرچەند یەکێتی کرێکاران چەند پێشنیاری ڕادەستی شۆڕای کار کردووە، بەڵام هیچ یەکێکیان پەسەند نەکراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ژنانی تونس دژ بە نەبوونی ئەمنیەتی وڵات. ڕۆژی هەینی 16 خاکەلێوە کۆمەڵێک لە ژنانی تونسی دژ بە چوونەسەرەوەی ئاماری ژنکوژی لە وڵاتە ڕژاونەتە سەر شەقام و خۆپێشاندانیان کردووە. بەوتەی چالاکانی مافی ژن لە تونس ژنکوژی لە وڵاتە وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی لێهاتووە و
ڕۆژ نییە ژنێک لەلایەن یەک یان چەند ئەندامی خێزانیەوە نەکوژێت. چالاکانی مەدەنی تونس نەبوونی یاسای پاڵپشتی لە ژنان وەکو هۆکار بۆ پەرەسەندنیە و دیاردەیە دەزانن و داوای دابینکردنی ئەمنیەت دەکەن. بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.